يعني خواهی گەورە سوورەتێکی ناو بە سوورەتی نیسا ئافرەتەوە تۆ بە بەشەری نازانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بەو هەموو غیرەت و عەقڵی خۆیەوە بەو عەقڵی خۆیەوە پرسی بە ژن کردووە بە فڵان کەس ڕازیت شووی پێ بکەی بەڵێ ڕازیم ئەم جامارەی کردووە حەدیثی زۆرمانەیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئافرەتی وا هاتۆ بۆ لای فەرمێتی فڵان کەس مێردمە بەدڵم نییە باوکم بە زۆر منی پێداوە فەرمێتی ئەتوانیت لێ جیابیتەوە حەز دەکەی نیکاحەکە هەڵوەشێنەوە ئەمە ئیسلامە نەکەوی باوباپیری ئێمە بۆ ئێمەی جێڵاوە ژن حسابی بۆ مەکەن لەسەر لانەک مارەکرا لەسەر بێشکە مارەکرا ئەمە هەمووی دژی دینی خوایە ئەمە مخالفکردنی دینی خوایە با بگەڕێنەوە بۆ لای خوا لەناو کۆمەڵگای ئێمەدا و لەناو هەموو کۆمەڵگاکاندا کۆمەڵێک کێشە و مشکیلە هەیە زۆربەی کێشە و مشکیلەکانی کۆمەڵگا ئەگەر بگەڕێیتەوە بۆ ئەسڵەکەی تەماشا ئەکەی شتێکە مخالفەی دینی خوایە سەرپێچی فەرمانی خوا کراوە سەرپێچی فەرمانی پێغەمبەری خوا کراوە صلی الله عليه وسلم ئەو کێشانە دروست بووە زۆربەی کێشە کۆمەڵایەتەکان بگەڕێیتەوە بۆ ڕاستیەکەی تەماشا ئەکەی دژی دینی خوایە مخالفەی دینی خوایە پێمان خۆش بوو بچینە خزمەت چەند خاڵێک بۆ ئەوەی ئینشەڵڵا هەموو لایەکمان سوودی لێ وەرگرین ڕوو دەکەمە هەموو باوکێک ڕوو دەکەمە هەموو برایەک کە کچیان هەیە یا خوشکیان هەیە بە شووی ئەدەن کچەکەتان خوشکەکەتان بە جۆرێک بە شوو بدەن کە دڵی پێی خۆش بێ بۆ کەسە ڕازی بێت کوڕەکەتان بە جۆرێک ژنی بۆ بهێنن کە پێی ڕازی بێت سوێن بەخوا زۆربەی ئەو کەسانی کە ژنیان هێناوە ئێستا و پێشتریش و لە مەولایش زۆربەی بە شەڕ و ئاژاوە ژن دێنن ئەوەی کە لە مێشکی باوکایە ئەبێ هەر ئەوە بسەپێت غەڵەت بێ حەق بێ نە هەر قسەکەی من تاوە باوکە بەڵام بەڕاستی بەداخەوە بە هەموو جۆرە دژی کچ و خوشکەکەی خۆی دەوەستێت دژی کچەکەی خۆی کوڕەکەی هەمووی دەوەستێت بەداخەوە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم چوو ئافرەتێک مارە بکات لە پیاوێک بە پیاوەکەی فەرموو حەدیث صحیحە ئایا ڕازی ئەبیت فەڵان ئافرەتت لێ مارەکەم ڕازیت فەرمووی بەڵێ بە ئافرەتەکەی فەرموو ڕازیت شوو بە فڵان پیاو بکەی بەم پیاو ڕازیت فەرمووی بەڵێ ئەمجا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەو ژن و پیاوەی لە یەکتری مارە کرد بەڵام ئەگەر بگەڕێنەوە بۆ لای باو باپیری خۆمان ئەڵێ ژن چییە هەتا حسابی بۆ بکەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم یعنی لە تۆ بەغیرەتر نەبوو بەداخەوە عورف و عادەتی عەشایەری هۆکارێکی سەرەکیە بۆ سەرئێشە و کۆمەڵێک دەرد و نەخۆشی ناو کۆمەڵگا کچ حسابی هەر بۆ ناکرێ ژن چییە هەندێ بە تەمەنەکان لە ژن بەشەر هەر نییە تا حسابی بۆ بکەم بەشەر نییە یعنی خی گەورە سوورەتێکی ناو بە سوورەتی نیسا ئافرەتەوە تۆ بە بەشەری نازانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بەو هەموو غیرەت و عەقڵی خۆیەوە بۆ عەقڵی خۆیەوە پرسی بە ژن کردووە بە فڵان کەس ڕازیت شووی پێ بکەی بەڵێ ڕازیم ئەم جامارەی کردووە حەدیثی زۆرمانەیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئافرەتی وا هاتۆ بۆ لای فەرمێتی فڵان کەس مێردمە بەدڵم نییە باوکم بە زۆر منی پێداوە فەرمێتی ئەتوانیت لێ جیابیتەوە حەز دەکەی نیکاحەکە هەڵوەشێنەوە ئەمە ئیسلامە نەکەوی باوباپیری ئێمە بۆ ئێمەی جێڵاوە ژن حسابی بۆ مەکەن لەسەر لانەک مارەکرا لەسەر بێشکە مارەکرا ئەمە هەمووی دژی دینی خوایە ئەمە مخالفکردنی دینی خوایە با بگەڕێنەوە بۆ لای خوا دڵی کچەکانتان مە ئێشێنن دڵی خوشکەکانتان مە ئێشێنن کەسێکی بەدڵە ئەو بیدەن بەو کەسە کەسێکی بەدڵ نییە بە زۆر مەیدەنیە خواردنێک کە من پێم نەخورێ نایخۆم بیشی خۆم قیمەتی نییە ئێستا هەر کەسێک لە ئێمە هەندێک حەزمان لە هەندێک خواردن نییە دەی کچەکەی تۆش خوشکەکەی تۆش حەزی بە فڵان کەس نییە شووی پێ بکە مەی دەرێ دوایە بێتە قوڕێک بۆ تۆ بۆ بنەماڵەکەیشت بۆ کەسوکاری هەردوو لە پرس بە ئافرەت بکەنەوە پێغەمبەری خوایە صلی الله عليه وسلم مەڵێ من چۆن پیاوێکی وەک من باڵابەرز و نازانم چی و چی من پرس بە ئافرەت بکەم بۆ تۆ چی دەچاو پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم با دینی خوا تەطبیق بکەین کێشە و مشکیلەکان زۆر کەم دەبێتەوە دەڵێم لەبەر عورف و عادەتی عەشایەری و کۆمەڵگای خۆمان دڵی کچەکەت مشکێنە چونکە بەخوا ئەگەر بگەڕی بە دوای دڵەکاندا هەموو دڵێک شکێنراوە چەند جار
چەندەها گەنج هەیە ئێستا دانیشتون و لە شوێنەکانی تریشە بە کچ و بە کوڕە و دڵیان شکاندونە باوە دەمەوێت فڵان کەس بهێنم نابێت خزمی خۆم و بۆ دێنم ئەو چی لە خزمگا خزمی بەدڵ نییە خۆ بە زۆر نابێت ئەبێ شوو بە فڵان کەس بکەی خزمی خۆمانە ئەم عورف و عادەتە هۆکارێک بووە بۆ زۆربوونی کۆمەڵێک تاوان خیانەت زینا خۆ کوشتن خۆ سوتاندن خۆ خنکاندن لەبەر ئەوەی کە بە دڵی ئەو هەڵسوکەوتن نەکردووە کەسێکی بە دڵ نییە فەقیرە مەیدە بە شوو بە زۆر چونکە ئەمە زوڵمێکی گەورەیە خوا لێت قبوڵ ناکات چونکە دڵەکان شکێنراون چەندەها کەسەیە کوڕ هەیە گەنج هەیە حەزی بە ئافرەتێک بوو ئافرەتێکی چاکیش بووە بەس ئەم وتیت ئێمە بنەماڵی ئێمە نێ نامانەوێت باپیرەی دزیەکی کردووە ئیتر ماڵە لەسەر ئەم داماوەش ئەمە زوڵمە بەخوا خەڵکی باوکی کافرە ئەبوو جەهل کافر بوو عیکریمەی کوڕی سەحابە بوو با لە خوا بترسین هەموو کەسەکان قیاس نەکەین قیاسی باپیرە مەکە سەر کوڕێک کوڕە زایەک کەسێک خۆی باشە باوکی خراپ و باپیری خراپ بووە شتێکی ترە بۆی ئاگامان با لە خۆمان بێت ڕوو دەکەمە ئەو کوڕانەی کە دڵیان شکێنراوە حەزیان لە ئافرەتێک بووە نەیان هێڵاوە بۆیان ببێت ڕوو دەکەمە ئەو خوشکە بەڕێزانەی کە حەزیان کردووە فڵان کەس مێردیان بێ بەڵام عورف و عادەتی عەشایری نەیەڵاوە پێتان دەڵێم زانایان هەندێکیان هەبوونە هەژار بوونە فەقیر بوونە ئێمە کوڕی عەشایرین بەڵام کاتێک کەسێک غەڵەتی کرد دەڵێن غەڵەتی